ئەم ڕاستیە بزانن تاکە ڕێگای دەربازبوونمان تەنها و تەنها دەنگدانە بە لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان. پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نزیک دەبێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەردەوامە لە بانگەشەی مەدەنیانە بۆ لیستی 162 یەکێتی. لەو چوارچێوەیەدا لاهور شێخجەنجی لە میانەی پێشکەشکردنی وتارێکدا لە کەمپینی بانگەشەی لیستی 162 لە کەرکووک ڕایگەیاند هۆشیاری کەرکووکیەکان پیلانەکان بۆ داگیرکردنەوەی کەرکووک تێکدەشکێنێت. جەختیشی کردەوە یەکێتی وای فێرکردوون هەرگیز بەژێردەستەیی ڕازی نەبن. کەرکووکیانی تێکۆشەر ئەی خوێن سەوزەکانی قودسی کوردستان لەو کاتەدا کە کەرکووکیەکان لە کۆستی لە دەستداری مامی گەورەماندا بوون نەیارانمان ویستیان بە گیرۆدەکردنی کەرکووک بە شەڕێکی وێران کەرەوە بۆ هەتایە ئەم قودسە پیرۆزە لە باوەشی کوردستان و یەکێتێکەمان دوور بخەنەوە. هەواڵانم ستەمدیدەکانی دەستی داگیرکرد من دڵنیام کە هۆشیاری ئێوە ئەم جارەش پیلانەکان بۆ داگیرکردنەوەی کەرکووک تێک دەشکێنێت. دڵنیاشم مێژووی دەوڵەمەندی خەباتتان یەکێتی و مامی خۆتان وای فێر نەکردوون کە بەژێر دەستەی ڕازی ببنێوە قەت. بۆیە ئەو ڕۆژە زۆر نزیکە ئەو ڕۆژە زۆر نزیکە کە بە دەنگدانەکانتان دادگای پلان جێران دەکەن دوای ئەوەش دادگای مێژوو حکمی خۆی دەدا لەسەر خیانەتکارانی کەرکووک لەسەر ئەوانەی ویستیان شکستی حکومڕانی و حەزیان بۆ دیکتاتۆریەت بە ڕیفراندۆم و پەردەپۆش بکەن شکستی سیاسی خوێن لە ڕیفراندۆم بە شکستی عەسکەری لایەنێکی تردا بپۆشن. لەم پێناوەشدا سڵ لە ڕژانی خوێنی کەسوکاری ئێوە و وێرانبوونی کەرکووک و لە دەستانی قودسی کوردستان نەکەنەوە. پارێزە لە گیان لەسەر دەستەکانی کەرکووک هەمووتان لە ناخی خۆتاندا دەزانن کە کەرکووک و مامجەلال کەرکووک و یەکێتی کەرکووک و کوردستان دوانەیەکی دانەبراون. لە خەباتێکی دوور و درێژی نەفساوەدا بۆ سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک مامی گەورەمان بە حکمەتی خۆی دۆستێکی زۆری بۆ کورد پەیدا کرد و پێکەوە ژیانی بۆ کەرکووک و هەموو پێکاتەکانی هەڵبژات. ئێمەش بە خوێنی خۆمان لەسەر ئەم ڕێبازە بەردەوام دەبین و کەرکووک و پێکەوە ژیانەکەی دەپارێزین. بۆ ئێمە یەکێتی گرنگترین دەستکەوت ئەوەیە کە کەرکووک وێران نەبێت و ڕۆڵەکانی نەکوژرێن و دوای ئەوە خزمەتگوزاری ڕۆی تێ بکە ئاستی ژیانی خەڵکەکەی بەرەو پێش بچێ. لە بەشێکی تری وتارەکەیدا لاهور شێخجەنجی جەختی لەوە کردەوە کەرکووکیەکان یەکێتی شک دەبن کە بیان پارێزێت و ئایندەیان بێت لەبەر ئەوە ورە بەرز بن و هەڵمەت بەرن بۆ ئەم هەڵبژاردنە هەتا دوا خاڵی سنووری کوردستان لە حەمرین. باش دەزانین کە کەرکووکیەکان لە دوای خوای گەورە تەنیا و تەنیا یەکێتی شک دەبن کە بیان پارێز و ئایندەیان بێت. کوردستانیانی سەروەر ئێوەی خۆراگەر کە 35 ساڵ زوڵم و زۆری حیزبی بەعس لە کوردبوون پاشگەزی نەکردوونەتەوە ئێوە چۆکتان بە زیندانەکانی هەیئە و ئەبوو غرێبدا ئێستا 6 مانگ حکمی دەستەیەک بلهوڕ هەر هیچ نییە و ناگاتە ئەوەی کاتان تێبکات. بۆیە ورە بەرز بن هەڵمەت بەرن بۆ ئەم هەڵبژاردنە هەتا دوا خاڵی سنووری کوردستان لە حەمرین دووریان بخەنەوە. لاهور شێخجەنجی لە کۆتایی وتارەکەیدا داوای لە دەنگدەرانی کەرکووک کرد هەموو بە ویژدانەوە بیر لە چارەنووسی کەرکووک بکەنەوە بە گوڕ و تینەوە دەنگ بە کوردستانی بوونی کەرکووک بدەن دەنگ بە لیستی 162 یەکێتی بدەن. هەموو بە ویژدانەوە بیر لە چارەنووسی کەرکووک بکەنەوە بە گوڕوتینەوە دەنگ بە کوردستانی بوونی کەرکووک بدەن دەنگ بە لیستی 162 یەکێتی بدەن. چونکە ئەوە ڕێبازی نەگۆڕی یەکێتیە نەشەڕێگەی مامجەلالە کە تاکە کوردێک ما بێت کەرکووک گەرخاکی کوردستانە. خۆشەویستان کەرکووک ئێمڕۆ چاوی لە دەستی ئێوەیە. ئەمڕۆ ڕۆژی ئێوەیە ببنە پێشڕەوی ئەم قۆناغی کوردایەتی. ئێوە کە خاوەنی ڕاستەقینە ئەم خاکە زامدارن هەڵمەت بەرن بۆ سەر سلووخەکانی دەنگدانە 12 پێنج.
ئێمەش لای خۆمان ئێمەش لای خۆمان بە خوێنی خۆمان بەڵێنمان داوە یان کەرکووک و خانەخی یان تاماوین دەجەنگین. ڕۆژی شەممەی داهاتوو پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە دەچێت. جەماوەر و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە گوڕ و تینەوە هەڵمەتی بانگەشە بۆ لیستی 162 بەڕێوە دەبەن بۆ ئەوەی تیمێکی بەهێز ڕەوانەی بەغداد بکەن.